ئەیوە پۆلیساڵت دزی بکە. ئەی لەوە ئەی دزی بکە هیچ لێ ناکرێت. تۆ ڕۆژێ لە ڕۆژان دزێکی زلێ بینی من بچووک ناڵێم ها هی بچووک ناڵێم. دزێکی گەورە و بینی بێن بیکەنە ئاوێەوە دەبخۆ دەردێ بێ. ئەوە ئیشی تەزویر و دزی گەورە و کردیان مرد و مرێن نیو سەعات لێرانە ئەوە هاتی تۆ بۆ قساکەی لەو دیوە لە خۆتەوە. بۆ کەسی تایە ئەو دیو؟ بەسە بیبڕەرەوە بەسە ئەڵێم خەتای خۆتە. ئیتر دەنگ نەیە تەواو ئیشمانەیە کاکە. ئیشی چی هەیە تۆ ئیشی منە هەیە؟ پێشماکەوە دەی وز بە قسە مەکە بارمان بۆ هاو. پێشکەوە دەی پێشکەوە دیاریم بۆ هێناوی دیاری. ئاما بەڵێ ئادەی وەرە پێشەوە ئەتیۆمە قەزیەکەی لە سیاسی و شت ناچێت. گۆرە کەڵەکچی وا سیاسی چی شتی چی ئەزانی چی کردووە؟ وەحدەی بە مەسئول و گەورە پیاوان نێشتووە. وەحدەی حوڕیە و ئیشتراکەکەی ساڵان یای مۆبایل. نە بابە وەحدەی مۆبایل ئەزانی چییە کە ئەم سەرسەریە دەنگی خۆی ناسگە کاتەوە لەگەڵ مەسئولینە جانەکەم چۆنن چاکن لە شوێن یعنی بە گەورە پیاوان ڕابێ. ئەوانیش لەبەر خاتری دەستور مەزبورن گوێی لێ بگرن کاک. کوورن نە بابە مەسەلە دەستور نییە جواب بگیرە. ئەم بێقیمەتە ئارە بەخوا لای ئێمە جێ نابێتەوە بیبە بۆ دوو. بۆ چووی بێرە بۆ سزنەکەی ئەولا لا پێشکەوە یاڵا پێشکەوە دەی سەیری چیان بۆ هێناوی پێشکەوە هەتی و تۆش بەسە درەنگە بن و دە درەنگە. دەوەڵا هیچ درەنگ نییە و هەرە بێ بشمبەی. کچێژنە شێتە کردم داهری و کردم بیکە بۆ خاتری خوا بیخە بە خاتری پێغەمبەر. ئەها نیوە شەو کە ئێستا وەختی گەڕان و میوان نارێتیە. ئێدا ئاخر ئێستا تۆزێکی تر کارە با کوژێتەوە. ئێخۆ من و تۆش قازی کوێرنین بەرامبەر یەکدانیشی. ئەی بیل مناسەبە باسی قازی کوێری کرد. ئەزانی لەو تورکیا چی بڵاو بۆتەوە؟ چی بڵاو بۆتەوە؟ ئینفلۆنزای طیور. ئینفلۆنزای طیور چییە؟ ئینفلۆنزای طیور یعنی هەڵامەتی قاز و قەلەمون. و ئەو قەلەمونانەی کە دایمەی خوا هەر لە خۆیانەوە بە بێ مناسەبە دوای قەڵەباڵغی ئەکەون ئەوانە لە سەردەمی ئەفلاتونەوە هەتاک و ئەگاتە ئەم سەردەمە بوون بە مایەی دەردەسەری و مشکیلە بۆ فەیلسوفەکان و زاناکان. یعنی مامۆستا نابێ ئێمە دوای قەرەباڵغی وشتیوا بکەوین؟ طبعا کوڕی خۆم ئینسان نابێ هەر لە خۆی دوای قەڵەباڵغی بکەوێت. ئینسان ئەو ئینسانەیە کە خاوەنی ڕەئی خۆی بێت. وەڵڵای ئێوە زەحمەتە مامۆستاجان. ئێمە بۆیە لە دەمی خۆمان و ماڵ و مناڵی ئەگرینەوە زەریبە ئەین بە زانە و سەرکردەکانمان بۆیە ئەوان لە باتی ئێمە بیر بکەنەوە. ئێوە زەریبە ئەیان؟ ئای تابعاً ئەرە وەڵای یاومانە. کۆرە درۆمەکە چیاوە؟ کەیاوی لەکوێ یادان؟ ئێوە لە ئیندیڤازەکەەوە تا ئێستا یەک عانەی نە ئاو نە کارەبا نە تەلەفۆن هیچتان نەیاوە. کام ئاو و کارەبا مامۆستاجان؟ کوڕاوەی کە نییە ماڵە بە قوڕگیرێت. وەک مامۆستا بەو خۆیە ڕۆحم چوام زانی شتی ترەڵێ. کۆرە کوڕم من باسی شتێ ناکەم کە هەبێت. من محازەرەکانم هەمووی خەیاڵیە خەیاڵی. خیاڵی وەکو چی مامۆستا؟ مەسەلەن وەک خۆشویستنی خاک و نیشتیمان. وەکو خەفەتە گەورەکە و مەراقە گەورەکەی کەرکووک دایکە بە مرا کەرکوو وەک وەفاداری بوو. بۆچی قسە بکەتەوەی کە وەک هەموو خەفەتی فەقیر وەرجانە. ئەدواتی ما بەخۆماغی ئەرێ کاکە بڵێ هێواش قوربانتانم بەس بگرین هێواش کە ناخرە و پیاوە حیواری ماوە بەسە. کورە بەسە کاکە بەسە گیرسانەوە بەسە بوو بە فلیمی هندی. صاحب محبت ہے میری من کی جمنا بول رادھا بول صاحب محبت ہے. متەرجمی خۆشەویست گیان وتی چی؟ صاحب محبت ہے. گەورە مەڵێ بیکە لە ڕای خوا. بیکە لە ڕای خۆ ناشێ باسی شەریکە کۆریەکە بکە کە بەتەمان خەستەخانەیەکی 400 قەرەوێڵی دروستکەن. نەهی گەورە مەزانی ئەڵێ چی؟ ئەڵێ من حەقی ئەو شەریکە کۆریەم نییە پیان حەڵاڵ بێ وەکو شیری بەری داچە. یعنی نەهیەکی بچکۆلە ئەمەنە
جێگای ئەم هەموو جملەی تیا بۆ بە شیری بەری دایکیشەوە پوچ نەهی زاهی ئاڵێ شیری بەری دایک و شیری بایعی ئەو نەفەرق ناکە دا ئەمە مەخسەیەچکەی هەیە مێریا شەب بخێر مێریا شەب بخێر گەورە مەزانی ئەڵێسیڵێ وەلو لە خەوم کردی بەڵام مۆزوعەکە زۆر مهمەکە بۆ بازەکە ئولال و پال و پول و پەلی متەرجیمی خۆشەویست دەڵێ ئولالۆ پاولۆ پولۆ پەلی یەک یعنی دقە چی؟ یەک دقە با تەکیدی تەواوی لێ بکەمەوە ئۆلانۆ پالۆ پولۆ پەلی یهی نەهی ئێ باوکم بەبیللاهی ئەعدامم کەم مشتی وا تەرجمە ناکەم گەورم بۆ تەرجمەی ناکەم بەخوا لە ڕووم نایەوە کەی جملێ دوایەوە تۆ تووڕابی بەخوا کورە تووڕەبوونی من چیە کوڕی خۆم وەک هەڵمەتی پاکسازێکە وایە پاش نیو سعات بیر مەچێتەوە کاش مەرگی سەری درا مستحیل هەیە جورئەت نەکردایە چییە سەرتان کردو بەیەکە ئەڵێ چی کورە بابە ئەمەڵێ حەقیقەتەکەی پێ بڵێ منی ژەڵەم جورئەت ناکەم صاحب جرأت کرتا ہے چاو لێ پێ دەڵێ لە جورئەت کە پێی بڵێ جا گەورم کە تۆ خۆ هەندی ئەزانی بەم نێوشەوە بوو نردوو بەدوای منە هەندی نازانم بەڵام سەرەتەقەیشی تیاکەم سرتقا پوچ نہیں ہے دنیا زندگی ہے کورە ئەزایی چی ئەڵێ ئەمە وەزع نییە ئەم خەڵکەی تایە ئەو بە کوردیەکەی تەواو او دست نہیں ہے مسینەی بەتاڵ کرتا ہے ئەڵێ ئاو دەست ناکەوێت مەسینەیە ئاویش هەر بە 5,000 علوت هەر دەست ناکەوێت انسان مجبور دایبی ہے تەمین هۆ ئەڵێ ئەگەر وەزعەکە وا بڕوا ئینسان مەزبورە بە هەست کەسە دایبی خۆی هەڵگرێ ئەزانم بەڵام ئێمە بەبێ دەلیلی مەلبوس ناتوانین هیچ بکەن پێی بڵێ لە چۆ مردوم رێ خۆ غەشی مەکە لە دایرەی تاپۆ تاپۆ ناکرێت کاکە شتی وا چۆ نەبێ بۆ خاتری خوا هاتووم داوای یارمەتی لێکەم مەسەلە یارمەتی نییە و عەرزەی تۆ داواکرۆ تاپۆ ناکرێت کاکە بۆ ناکرێ ناکرێت لە بەرەوەی باخچەی گشتیە خەڵکت دیوە باخچەی گشتی بکا بە خانوو بە عەزەمەتی خوا هەرچی شتێ خۆتانتانێ ئەکرێ ئەوە نییە ئەگەر بتانەوێت سیارەی حەریقەتەن بەکەم پای کاکە گیان ئەمەی تۆ ناکرێت بە قوربان تۆ سێری لا حەولە وەلا قووەتە ئیلا بی آخر عەزیزەکە من داواکاری ڕەسمیم هەیە داواکاری ڕسمی بە قوربان قانونی نییە چاوەکەم داواکاریەکە و هی بە هیچ شێوەیە قانونی نییە ئەو عەرزەی تۆ نیشانە لێگرتوتەوە لە تەسمیمی ئەساسی شارە باخچەی گشتیە باخچەی گشتی اینجا با باخچەی گشتی بێت تۆ زێ بچووکەکرێتەوە دوای ئەوە ئاو کوا تا باخچەی پێ ئاو بەر تۆ سەیری خوا لەگەڵ ئەم کابرایە چۆن توش بووی کاکە توش بوونێ عەزیزەکەم دە ئیمزاییەوە ببرێتەوە کاکە ناکرێ ئەنێ توێ مخالەفە بۆ بکەم مخالەفەی چی ڕۆحەکەم من چوار نامەی پشتگیریم هێناوە لە کەڵە پیاوەکانەوە ئێتر لەوە زیاتر چی کاکە بکەم گیان نامەی پشتگیری بۆ ئەم ئیشە نابێ بە قوربان بۆ ئەم ئیشە نابێت چی ئەتوانێت تەسمیمی باخچەی گشتی تێک بات و لەسەر زەلامێکی تاپۆکە ها چی ئەتوانێت